بابێتە پێش ئەرک نەبێ ئەم پێشمەرگە پێشتر بە منی وت من کەس و کارم لە قەلادزەیە من ئێستا لێرەم دڵم لای ئەوانە من پشتم لەوان کردبوو ئەوان ئێستا من لێرە شەڕەکەم تۆ کێت لە قەلادزەیە چی ئەڵێ کە تۆ ئێستا شەڕەکەی من ئێستا باوکو براکم لە ناوچەی سەنگسەر شاو ئێستا دەنگێکی زۆری تەقەدێت کە شەڕەکە کەواتە سەلامەتی ئێوە گەرەنگترە لە شوێنێ قسە بکەن هەندێک سەلامەت بێت بەڵام بەداخەوە ناتوانم نە دیفاع لە خاک وڵاتەکەم کەم نەدڵم لە وڵاتەکە من لای هاوڵاتیەکانم دایک باوکو براکانم ئێمە ئەوڕۆ لە خەتەرترین جەبەی کوردستانی کردوویێڕە پشت بەخوا پێشمەرگە قارەمانەکان ئەمڕۆ لە سێ قۆڵەوە هێزەکانی پێشمەرگە داعشی تێکشکان بۆیە داوا لە هاوڵاتیانیش دەکەم دەنگ و باسی دایک و باوکو دەزانی لە قەلادزێ ئێوە بەڵێ باشن بەس باوکو براکم لە ناوچەی سەنگەسەرن هاونیشتمانیان دان هەیە بستنە سەر ناوچەکە و زۆر دڵم لایەنە ئینشاڵڵا هاونیشتمانیان خۆپشاندانەکان بە ئارامی دەکەن هیچ شتێک بە ناخۆشی ناکرێت بۆی لێرەوە داوایان لێ دەکەم بچنە لایانی پەیوەندیدار شتیان بۆ بکات خۆپشاندان بە ناخۆشی و شەڕ و هەرا ناکرێت بارەگای خەڵکی بسووتێنن ئەمە چنە لای پێشمەرگەیەکی تر تۆم گەنجە قسە ناکاتەن ئەم جامە چی پێیانمەتەیە بۆ خۆ پێشان دەران تۆ خەڵکی سێ سادق من وەکو لێرە شەڕەکەی و چ هەیە بۆ خۆ پێشان دەران من وەکو پێشمەرگەیەک لە میحوەری یوار لێرەوە بۆ خەڵکی خۆپشانداری قەزای سیسایە قەڵێم هێرشەکانیان بە بەرد و دار ڕاگرن بۆ سەر ناوچەکانی ئێمە داوان لێکەین ئێمە لە بەرەکانی جەنگین وەکو خەڵکی قەزای سیسا کۆمەڵێکمان کە لێرن ئەو داوای ئێمە داوایان لێکەین وەکو برایەکی باش ئەو هێرشانیان بۆ سەر ناوچەی ئێمە ڕابگرن تاثیر لە تو کردووە کۆ سید سادق ئەمڕۆ ئالانی لەوێ خۆ پێشاندان هەبوو سەتاندنی بارەگا هەبوو تەقە هەبوو هاوشتنی بەرد هەبوو ئێوەش لێرە شەڕەکەن ڕەنگام لۆلەی تڤەنگەکە سەرەکەی سۆڵ ببێتن بەوەی تەقەوە چییە چی داوایەکی بە تەئەکی تەئسیریە لەسەر ئێمە لەبەرەوەی ئێمەش ماڵ و مناڵمان لەوێ دڵمان لای ئەوانەوە ئەوانیش دڵیان لای ئێمەیە ئێستا ماڵ مناڵ ئێمە لێوێمە دڵمان لایەوانە ئەوانیش دڵیان لای ئێمەیە بۆیە لێرەوە پیانەڵێم پەیامم بۆ خەڵکی شارەکەم قەزای سیساق داوایان لێ یەکەم چیتر بەردبارانی ناوچەی پارتی دموکراتی کوردستان ڕاگرن کێ پێشمەرگەی تر ئەوێ قسە بکاتن لێرە بەڵێ تۆ چ پەیامەکەتەیە بۆ خۆ پێشاندەران لێرە شەڕ دەکەیت ئەمن وەکو گەنج تەسیر لە تۆ کردووە کە لێرە لە شەڕی و ئەوە خۆ پێشاندانە تەسیر لە تۆ کردووە والله طبعا تاثیر وەزعەکە یعنی وەختیەوە نییە کە خۆ پیشاندان بکرێت ئێستا وەزعەکە خۆش نییە وەزعەوەیە پیا و خزمەتی خاک و نیشتیمان بکات وابزانم گوێ لە دەنگی تەقەکەیە ئەمن وەکو پێشمەرگەیەک وەکو گەنجێک ئامادەم خوێنی خۆم ببەخشم لەسەر خاکی کورد و کوردستان ئامادەم ئەوەی خەڵکی کوردستان بە ئارامی بنوەن حتا ئەمە مابین ئەو گەنجانە هەمومان خزمەت دەکەین هەمومان لەسەر ساترە بین ڕاوەناستین ئێلە داعش خلاصکەین و بژی کورد و بژی کوردستان بژی برا پێشمەرگەکان کە ئەمڕۆکە هەر بەتوندی جوابی داعشەکانمان داوە تیرۆریستانی سەگی بێخیرەت ئەو ڕۆکە جوابیمان داوە و بەسەر شۆڕی چوونەوە ئەم پێشمەرگە لێرە ئەویش خەڵکی سید سادقە تۆ لێرە شەڕ کردووە نەهێشتوتە داعش بێتە پێش بەڵێ قوربان من پێش دیارم بۆ خەڵکی بە شەرەفی سید سادق ئەوەیە بە تایبەتی خۆپیشاندەران ئەم ئاژاوە گێڕێ بەڕاستی ئەوە زۆر عیبە ئێمە من خۆم خەڵکی سید سادقم هاتووم لێرە بەرگری لەوەکەم یعنی ئەوە چ ماقولە خۆپیشاندەر و ئاژاوە گێڕی بێنە سەر بارەکەەکانی پارتی دیموکراتی کوردستان بێنە سەر بارەکەەکانی پارتی کوردستان و بیان سووتێن و بمان کوژن و بمان سووتێن یعنی بەڕاستی ئەوە قابلی قبول نییە من لێرە دیفاع لە شەرەفی ئەوەکەم ئەو بۆ چاوی لەوە نییە من لەبەری جەنگام و شەڕەکەم ئەی بۆ ئەوە چێتە سەر بارەکەەکەی من فەرقی نەوەکو ماڵی خۆم وایە شاو کە من هاتم زۆربەی لۆلەی تڤەنگی ئەوانە کە گەرم بوون هەندێکیان سۆر بوون ینی لەبەرەوەی گولەیان پێتەقاندووە بەرامبەر داعش ئەمە وەزعەکەوە شەڕەکەش بەردەوامە زۆر باشە کەواتە با کاتی